بڕوا ناکەم تەنانەت نەیهێشت کە ماندووی دایکم و باوکم دەربچێت لە ناکاو بەرەوکیانی گرت. وشیارە بەڕای خۆی دەیەوێت لە دەرفەتەکانی کەڵک وەربگرێ. دەیزانی ئەگەر هەتا بەیانی سەبرکە من فێڵەکانی دەردەخەم. هەڵبەت من خۆمیش لە کارێکە خەسرۆ کردی هیچ خۆشم نەهات، بەڵام بە هەر حاڵ برامە کەمێک منیش لە بەرچا بگرن کە خۆشکم. شیرین خانم حەقیەتی ئێمە زۆر تونند و تیژ هەڵس و کەوتمان کرد. تونند هەڵس و کەوتمان کرد؟ ئێمە کە جارێک لە پشت دەرگای داخراوداین. تۆش ئەوەندە نینۆک مەخۆ شتێک بڵێ هیچ. هەر ئەوە بڵیتر ئێمە لێرە دانیشتین خەریکین خەفەت دەخۆیت ئەو کات بووکە خانیش ناڵێ ڕەنگە بووکە خانەیەوێ جەڵتمان پێ بدات. شیرین گیان زۆر ببوورە ها، من داوای لێبوردن لێ دەکەم، بەڵام وەکو شتێک تۆ تێن ناگەی کە من لەناو چ بارودۆخێکدا گیرم کردووە، هەر تەنیا دەزانێت کە گاڵتەم پێ بکات. شیرین خانم کە شتێکی نەوت، تەنیا شتێکی وت کە بڕێ حاڵ و دۆخمان بگۆڕدرێ، مەگەر نا؟ نا تەنیا کەسێکە دەتوانە مەسەلەکە چارەسەر بکات خودی بووکە خانە. ئەسڵەن بەیمە چی؟ ئێمە نابێ خۆمان تێوەردەین لە کارەکەیان. لەبەر ئەوەی کە من یەکجار لە بەرامبەر باوکم ڕاوەستام ئاکامەکەیشیم بینی، لەبەر ئەوەی کە باوکی من خەسرەوی هەروە کوڕی خۆی خۆش دەوێ، لەبەر ئەوەی باوکی من ئاواتی بوو کە خەسرەوە ببێتە زاوای تێگەیشتی یا هەمیسان پێت بڵێمەوە خوات بوێ. شیرینگیان تۆ ئەسڵان خۆت زیز مەکە، من خۆم دروستی دەکەم. لەگەڵ خانبابا قسەم کردووە، خانبابا ئاگای لە ئێمەیە. شیوە؟ خۆسرە و دەڵێ قسە گەلێکت بۆ کوتن هەیە؟ بەڵێ خانبابا، ئێوە نابێ ئیزن بدەن ئەم کارە سەر بگرێ. لەبەر منیش کە بووە بۆرە بڕۆ ماڵێ، زۆر خۆشم لە چاری دێ. بڕوانە وا بیر مەکەوە کە دەتوانین من هاوڕێی خۆت بکەی. بکەوەڕێ. دروستە کە مرۆڤەکان دەبێت لە دەرفەتەکانیان کەڵک وەربگرن. ئەمەش دەزانم کە لە ناو ژیاندا دەرفەتەکان لە تەنیشتمان تێدەپەڕن و ئێمە دەبێت لە کاتی خۆیدا ئەوان بەدەست بهێنین. بەڵام ئەو شتێکە دەبێتە هۆ کە لە دۆخی یەکساندا مرۆڤەکان کردەوەی جۆر بە جۆر لە خۆ پیشان بدەن، کەسایەتی ئێمەی مرۆڤ پیشان دەدا. کاتێک کە مرۆڤی بەرامبەری تۆ لە دۆخێکی خراپی ڕۆحی و جەستەییدا بێت و تۆ ناچاری بکەی لەو دۆخە خراپەدا بڕیار بگرێت، پیشان دەدا کە تۆ مرۆڤێکی دەرفەتخوازی، مرۆڤێکی دەرفەتخواز کە بە هیچ کەس و هیچ شت بێجگە لە خۆی بیر ناکاتەوە. بە ئەمە دروست هەمان دۆخێکە کە ئێمە لە ناویداین. بارودۆخێکی دژوارە. من لە ئێوە داوا دەکەم لەم دۆخە دژوارەدا و لەم دۆخە سەخڵەتەدا دروست بڕیار بگرن. تو باگیان ئەمە خەریکە چی دەڵێ؟ ڕابی بە قوربانت بم، چەند جوان قسە دەکات. من خەریکم دەڵێم کە ئەمە چی دەڵێ، تۆ خەریکی دەڵێ ڕەبی بە قوربانی بم چ جوان قسە ئەکا. دەی فەخری گیان گوێ ڕاگرە هەتا تێ بگێ. تو باگیان من گوێم ڕاگرت، بەڵام هیچ پەیوەندیەکم تێدا نەبینی لە قسەکانیدا. لە بیرم نەبوو کە تۆ درەنگ تێدەگەی. ئایکیوت لە خوارەوەیە. ئایکیوی من لە خوارەوەیە؟ بزانم کێ کچی گۆرە کردووە کە ئەدیسن و مەدیسن و بێڵ و مێڵ و گشتی ئەداتەلاوە؟ ئەویش لە باوکی خوا لێ خۆشبووی دەچێت. دایە پورەگیان بابا ئێوە شتێکیان پێ بڵێن، ئێمە ئێستا بارودۆخەکەمان زۆر دژوارە. وەڵڵاهی دوای ئەو وتاردانە جوان و شیرینەکە ئێوە عەرزتان کردین، ئێمە هەروە سەرمان سوور ماوە و بە لەونێکی زمانمان لاڵ بووە. دوا قسەمان شیرین ئێستا لە بارودۆخێکدا نییە کە بە خوازبێنی ئەم بە ڕێزا وەڵام بداتەوە. ئێمە دەبێت بە شیرین وەڵام بدەینەوە کە لە کەش و هەوایەکی باش و لەبار پێش لەوە نەگرن تا بەیان یاروەکەرێکی وتاردانە بێ. خۆسرە و کوڕەکەم تۆ ناتەوێ وەڵامی بدەیتەوە؟ ئەگەر قسەیەکی بۆ وتن هەبێت دەیبیسم؟ لەگەڵ من زەمان دەکەی؟ من دانیشم بەڕای ئێوە درەنگیان نەکردووە. ئێوە نیگەران مەبن بەڕێز ئەندازیار،
شیوا دەرەقەتی خەسرە و دێ هەڵبەت برامەها من نابێ ئابە و جورە قسە بکەم بەڵام ئەم شیوایە کە من دەیناسم ئاخرەکەی قسەی خۆی بە هەموو دەسەلمێنێ هۆ بەسەرم بۆچی هیچ کەس ڕای من ناپرسێ لەگەڵتان نەیارم من لەگەڵ ئەم زەمانە نەیارم درستە کە وتم نامەوێت کە ئەمیر ببینم بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی کە ئیزن بەخۆی بدات کە من لە باوکم خوازبێنی بکە هەڵبەت ڕێز و حورمەتی کچە خاڵ و کوڕەپور لەسەر جێگای خۆی بەڵام هیچ هۆگریەکم بە کاخەسرۆ نییە ئەس قەزا کوڕە شیرینەکەی منیش هیچ هۆگریەکی بە تۆوە نییە ئەم هەموو چەپڵە ڕێزانە بۆ دراوسەکان بوو نەخێر بۆ ئەو خاتوونەوە بۆ ئەو بەڕێزە کە زۆریش هۆگریەکەن کوڕ بەسەرم نا درۆ دەکەن ببوورە عەزیزەکەم زۆر باشە ئێستا کە باسی زەماوەند و خوازبێنیە لە خزمەتاندا عەرز بکەم کە باش شتێک بە ئاگاداریتان بگەینم وای دایە بۆچی ئاوەها قسە دەکەی تۆ نایەوێت کلاسایشی وا بکەیتەوە قسەی خۆت بکە باشە بە چاوان ویستم بڵێم خوازبێن هاتووە بۆ شیرین بەحبە مبارەک بێ ئەمانە هەرەوانان کە بە لە نەورۆزەنیان لێدا بوو بەڵێ کاکە گیان ئێوە تەشریفتان لێرە نەبوو منیش وتم با بمێنێتەوە بۆ دوایی دەی ئێمە وەکو بڕێک نین کە بە نهێنی خوازبێن بهێنینە ناو ماڵ فەخری گیان ئەو نەکای کۆن بەبا مەکە قسەکەت بکە بە چاوان بەوکە گیان خەریک بووم دەموت کە هەم دیسان تەلەفۆنیان کردووە کە بێن بۆ خوازبێنی بەڵام من وتم کە دەبێ لە کاکەم ئیزن وەربگرم هەر ئەواندا سپاس خۆشکەکەم سپاست دەکەم دادەگیان ئیجازەی ئێمەش لە دەستی ئێوەیە لەسەر ئیزنی خان بابا هەر ئەم شەوی هەینیە بڵێن کە بێن شەوی جوعمە کە ناکرێ بۆچی ناکرێ شەوی جوعمە شتە چلەی کاکازمە کام کاکازم کاکازمی دی سەوزی فرۆشی سەر کۆڵان خەریکە گاڵتە دەکا لاسایی جەواهیر دەکاتەوە دەیزاوە چ کارەیە ئەندازیار ئەندازیار ئەم ڕۆژانە هەموو ئەندازیارن فریوی نەخۆن ئەندازیارە فەرهاد حاڵت باشە من باشم لەبەرچی هیچ شێ هەروە پرسیم دۆخی ماڵیشیان زۆر باشە یعنی میراسیان پێگەیشتووە پیاوە و پیاوەیە نانی زەحمەتی خۆی بخوا ناوەی دانیشێ میراتی پێ بگا چییە بۆچی وا چاوام لێ دەکەن ئێوە فەرمونە ناو حەوش دەورێک بسوورنەوە هەوای بدا لەسەر و مێشکتان بای مەشتێ بگەین کە زاوا چکارەس فەرمون دەی بڕۆ دای بۆچی لە شیرین خانم خۆی ناپرسن کە خوازبێنی شیرین چ کارەیە؟ نا ئەوە کە دەیەوێت شوو بکە یانە دێ ئاشکرایە کە دەیەوێ هەر کچێک دەیەوێ زەماوەند بکات بەڵام گرنگ ئەمەیە کە چی کەسێ بێ منیش هەر ئەمە دەڵێم ئێمەش دەمانەوێ هەرەوە بزانین هەڵبەت ئەگەر تۆ بهێڵی یانە ئەگەر ئەو کەسە ساماندار بێ و دەرسی خوێندی بێ ئێوە حاضرن لەگەڵی زەماوەند بکەن دەی ئەگەر دۆخەکەی باش بێت بۆچی نە ئەگەر نەهێڵێ ئێوە توێژینەکانتان درێژە بدەن ڕەنگە بهێڵێ ئەگەریش نەهێشت دەی ژیان هەر هەمیشە بەو جۆرەی کە ئێمە دەمانەوە ناڕواتە پێش یانە هەر بە ماسانیە تەواوی کارە زانستیەکان وەلا بنی ئاخر لەبەر چی ئەگەر ناچار بم من ناهێڵم کەسێ ئێوە ناچار بکات درۆ دەکەیت نە نەخێر بە تەواوی لەسەر قسەی خۆمم خان بابە لێرە چ باسە ئەمانە خەریکن چی دەڵێن پێم وایە ژن و مێردێکی دیکە بە بنەماڵە زێدە کرا وانییە بابا بەڵێ دەڵێم ئەگەر خورسەوە شیرنەکەمان پێکەوە ڕێک نەبوون بەڵام شیرن و فەرادەکەمان چاک ڕێک کەوتن دێ بۆچی بێدەنگێن لە چەپڵەدەن بابە لە چەپڵەدەن
تااقەتم بەسەر چووە هەموو کار و ژیانمان لێ گەڕاوین کەوتونەتە دوای ئەم کوڕا کە نەڕۆ بە لای شیرین خانمی دوێنێ شەو زۆر لە من سپاسی کرد پێکوت بە ئێوە دەڵێن دۆستی ڕاستەقینە کە لەم دۆخە دژوارەدا من تەنیا نەیشتوێتەوە ئۆخێ حەزم دیسان تۆی شەرمەزار بووی ئەرێ بەڕاستی جێگەی شەرمەزاری نییە نەسی بڕوانە نیمەگیان هەوڵمەدە ئێحساساتی بێونیش ئێحساساتی بکەی من بۆ ئەو هەموو پارەی تەنانەت کڵاو لەسەر خۆشم دادەنێم ئەرێ لە تۆ دوور نییە دەترسمەگەرم پارە دەستکەوێ منیش تیا ببەی هەرچی بێ شەریکی کەمتر بەشی زۆرتر ئافرین کاکە نیمە دەبێ خەڵاتت پێ بدەم پێشێرێکی باشە بیری لەسەر دەکەمەوە بەڵام بەڕای تۆ ڕاگەاندنی ئەنجامی بانگ تۆزە درەنگ نەکەوتووە نازانم تەنیا ئەمە دەزانم کە هیچ کاری لە دەست ئێمە نایە بۆچی دەرگاکە ناکاتەوە نازانم نیمە نەکار ڕۆیشتۆتە لای ئەو کچە خۆشەویستەی دەستگیرانی ئەی هاوە کلیر دەرگاکە بکە خێراکە زووکە کلیلەکە لەکوێ نیمە چی دەکەیەوە زووکە دەرگاکەی بکەوە بیدەمەنێتر ئەگەر ڕۆیشتوێ چارە ڕەش دەبینە زووکەیتی بۆ چۆن دەماتەوەکەی دەرگاکە بکەوە چی بووە خۆر چوو بە سەرمدا ئەمیرگیان کاکی ئەمیرگیان کاکی ئەمیر پێم وایە جەڵتە لێداوە جەڵتە لەبەرچی ئەمە کێسە خەڵی باش بوو ئەمیر کاکی شتێک بووە دەنگی من دەبیستی ئەمە دڵی وەکو دڵی چۆلەکە وایە زیلێکی لێ بدە ئەمیر لەگەڵ من هاروە قسە بکە دەڵم زیلێکی لێ بدە لێدە یا لێدەم لێ بۆچی لێ بدەم بابێتەوە سەر خۆی ئەمیرگیان لەبەر خۆتە بە خودای شەرمەزارم بۆ لێمە دەی لێدای بیتەوە سەر خۆت باشی من نەموت خراپتر دەبێ خەریکە چی دەڵێ ئێوە چی نیمە من چی دووارەشێت بووی من چی نووسیوە خەڵاتی بانکی بەرداتەوە بەڕاستە زۆر باشە هەموو شتێک ڕێکوپێکە باڵێ دێل خۆ دڵ نییە ساعتی بیگ بێنە بڵێن ماشەڵڵا لە چاوی پیس بە دوور بێ ڕێڕۆڵە ئێستا کە هەموو شتێ ڕێکوپێکە سبێنێ سەرروپێکی خۆشی بۆ بخۆین نا بۆ ئێوە زیانی هەیە بۆچی حەق بە خەسرەوە چی هەیە کۆلێسترۆلتان دەڕواتە سەرێ ئەسڵا سەرروپێ بۆ ئێوە زۆر زیانی هەیە زۆرێکی زۆر نازانی خۆ ئاخر من چونکە بڕیارە لە سبێنەوە وەرزش بکەم ئەوەش دروستە بێ ئەسڵان قسەیشی لێ مەکە خان بابا مەگەرنا باڵێ حەق بە شیوایە وەرزش بە میر بۆ ئێوە زۆر قورسە ئێوە دەبێ پیاسە بکەن ئەویش لەنا خۆشنیوەکو منداڵەکان لەگەڵم بجوڵێنەوە ها دێ ئێوەش بە لەو نێک ڕەفتار مەکەن کە ئێمەش وەکو منداڵ لەگەڵتان هەڵسو کۆتکەین حەق بە شیوایە ئێوە نابێ تۆژواز بێنەیتر حەق بە شیوایە هەتا دوێنێ بە کەسە سەر یەک ئاویان نەخواردەوە ئێستا حەق بە خۆشرەوە حەق بە شیوایە خان بابا من هەتا ئێستا بە ئێوە متووە کاتێک کە لەنج دەکەن چەندە بە تام و چێژ دەبن ناخێر نەروتم کوێوە فەرهاد لەکوێیە لە ماڵی ئەمەیە لای شیرین بڕۆ لا بزانم خان بابا دەتانەوێت بۆ کوێ بڕۆن دەڕۆمە لای مەنسوور دەڕۆمێ ڕەنگە پارێک نانی بێم نێت بخەنە بەردەستم بەبێ تەوەش بخێن و بەبێ کۆلۆسترۆل و نازانم چی بڕۆین ئەرێ بڕۆین ئێوە بۆ کوێ ماڵی باوکمەوانی تر ئەی قڕ بەسەرتان لای خۆی ئێوە دوێنە بوونە دەستگیرانی یەکتر لێدانیشن دووشە پێکەوە قسە بکەن قسەکانمان دەکەین دەڵێم دانیشن بزانم سەلام خان بابا سەلام قسێم نان خواردنتان تەواو بوو بەڵێ خەریکم دەچم قاپەکان بشۆرم ئێوە نانتان نەخواردووە نا ڕۆڵە ڕێگەڕێ ئەگەر نانتان نەخواردووە بڕۆم بۆتان بهێنم ئەتۆ بڕۆ بۆ چێشتخانە بە کارەکان تا بگە بڕۆ کچم بڕۆ
ئەخر مەنسوور بە تۆ شەڵێن باوک منیش خەریک بووم هەر ئەوەم پێدەوت هەندێک جار گومان دەکەم کە تۆ کوڕی منی منیش خەریک بووم هەر ئەوەم پێدەوت بڕوان ناکەم کە 40 ساڵە ئەمە شووی منە ئێستا مەگەر چی بووە؟ ئیتر دەتەوێت چی بێت؟ دەی بۆچی دانیشتووی هەستە بیرێک بکەوە تۆ نابینی ئەم کچە خەریکە ڕۆژ بەڕۆژ ئەتوێتەوە دەی خۆیان وتیان بۆ خۆیان مناڵن قسەیەک لە نێوانیان کراوە مەگەر مناڵی من گەورەتری نییە ئێمە دەبێ گەورەی بۆ بکەین شیرین ئەمیری خۆشەوێ بڕوانە من و خسرۆ بڕیارمان دانابوو کە هەموو وا بیر بکەنەوە کە ئەو دەیەوێت شیرین لە تۆ خوازبێنی بکات وتم ئەوە دەبێتەوە ئێوە کە ئەم کچە قسەی دڵی خۆی بکات تۆ چاوت پێ نەکەوێت نەدی کە چۆن لە بەرامبەر خسرەوە ڕاوەستا آخر من بۆ خۆ بڕوانە تۆ هەر لە ڕۆژی هەواڵەوە لە کوڕی خەڵکی خۆشت نەهات لەنجت کرد لەگەڵەوە ئێستاش خۆشحاڵی بە قسەی دڵت گەیشتووی بیر ناکەیتەوە چ بەڵایەک بەسەر کشەکە دێ بەڵام ئاکاری چی ئاکاری چی تۆ خۆ لە جگە ئەودانێ بەس زمان وا بیری کردبەوە کە زاوایە و لە پشووینەوە ڕۆژە دەچێتە باغی خەزووری دەی چی لێ هات هیچێ بەرەو هەر لایەک دەسوڕایەوە یەکی شتێکی لێدەوت هەموو دایانوت کارە بکە کە مەنزوور خۆشی لە تۆ بێت بەستە زمان پەشوکا بوو هەر لەبەر ئەوە بوو کە کاری سەیر و سەمەرەی دەکرد بڕوانە ئەمیر کوڕێکی باشە کەوتو بۆ ناو دۆخێکی خراپەوە تو بە تۆ نازانی کاتێک کە پێم وت گرفتی هەنگەوانیەکە چارەسەر بووە نازانین لە پشەڵی تەلەفۆنەوە چەندە خۆشحاڵ بوو دەزانم کوڕێکی زۆر باشە ئەو هەموو بەڵایەی بەسەر هات هیچ گلەیەکی نەکرد کوڕەت دەتۆش قسەیەک بکە دەی بڵێ ئیتر ئێوە خۆ دەرفەت نادەن کەس قسە بکات ها قسە بکە دەتەوێت چی تۆ ئەسڵەن بزانە ئەمە قسەیەکی بۆ وتن هەیە نەوەڵایدی چی هەیە کە بیڵێ کوڕ بەو باشیە ئاغا کوڕی چاک بنە ماڵەدار باوکە دەستە سرم هەڵگرن کچەکە دڵی نابەوێت دڵی چی بکات گەورەی بکە فەرهاد دەزانم کە زۆر خۆشتان نایزاوە کەتان وەها ئینسانێک بێت من هەمایون تاوێک دچیتە دەرێ بەسەر چاوم وەرە ئەوەش بدە من نە دکتۆرم نە ئەندازیار پیشەم هەرەمەیەی تر لە دەستم زیزن بەڵام لەم ماوەدا زۆر هەوڵمدا بم بەوە ئینسانە کە ئێوە دەتانەوێ نەکرا نازانم لەبەرچی من دەزانم بۆ ئەوەی کە بۆ خۆت نەبووی بۆ ئەوەی هەوڵت دەدا کەسێکی تر بیت من زۆر هەوڵمدا کە ئەوە ئینسانە بم کە ئێوە و شیرین خانمەتانەوێ هەموو خزمەکانتان شانازیم پێوە بکەن بە ئەنگوس من نیشان بدەن و بڵێن ئەوە زاواکەمانە نامتوان بەڵام ئەگەر بۆ خۆت بووای هەرەمەی کە هەیت و دڵت نەدەویست کە کەسێکی تربی ڕەنگە زووتر لەمانە لە ناوی دڵی مندا جێگەی خۆت کردایەتەوە ئینسانێکە دێتە ئێرە بە بێ هیچ چاوەڕوانیەک لە ناخی دڵەوە ئەم منداڵانە خۆشحاڵ دەکات دەبێت دڵێکی میهرەبانی هەبێ وەکو ئاوێنە بێگەر کەوایە ئیتر لە دەستی من تووڕەنی مەگەر من شێتم من شێتم ئەتکا دەکەم
آخر ئێوە هەمیشە لە دەستی من تووڕە دەبێت. آخر تۆ کارگەرێکت دەکرد کە منت وەڕەز دەکرد. ئەمەم قبوڵە، ئەمەم قبوڵە. هەواڵێکی زۆر خۆشیشم هەیە بۆتە، بەڵام ئەگەر ئیزن بدەن دوایی پێتانەوە. چون نامەوێ بڕێک لە ناخی مێشکتان هەست بەوە بکەم کە شیرین خانم لەبەر ئەمە لەگەڵ من ئاشت بووەتەوە. مەگەر شیرین ئێستا لەگەڵ تۆ ئاشت بووەتەوە؟ مەگەر نەیکردووە. ئێوە بۆچی هاتوونەتە ئێرە؟ دەی ئاشکرایە کە لەم ماوەیەدا تۆ لەگەڵ فەرهاد و خان بابا تەلەفۆنی قسەت کردووە. ئەوان بە منیان وت ئێوە لەکوێن. سەرەتا چوون بۆ زانکۆ، دوایی هاتم بۆ ئێرە. بۆ خۆتان تەلەفۆنتان کردە؟ من بۆ خۆمە هاتمە خزمەتان ئەرکی سەرشان. نەمویست کە بزانی خەریکم دێم بۆ ئێرە. دەمویست خودی خۆت ببینم. هەر ئەو ئەمیرە ئاشوفتەیە کە کچی منی پەریشان کردووە. من کە شەرمەزارتان هاتم زانم چی بووە. بزانم ڕۆژی ئاخر چەشتێک ڕووی داوە. من کە ئەو ڕۆژە هەر چاوم بە شیرین خانم نەکەوت. بۆچی؟ دووبا خانم دەیوت بەیانی شیرین هاتووە بۆ هۆتێل بە دواتە. بڕیان ووە کە بێکەوە نان خۆن و دوایی بێن بۆ نەخۆشخانە. بێگومان تووبا خانم هەڵە دەکات، چون شیرین خانم نەیدەزانی کە هۆتێلی من لەکوێیە. بۆچی نە؟ مامە شەکرە پێوت بووی. مامە شەکرە؟ باڵێ مامە شەکرە؟ ئەگینا شیرین لەکوێ دەیزانی کە تۆ لە ناو کام هۆتێل دای؟ بەڵام من چاوم بە شیرین خانم نەکەوت. یعنی تێنەگەیشتم کەی هاتووەتە هۆتێل. بەڵام تووبا خانم دەیوت کە زانیم. نەسیم. نەسیم؟ نەسیمی ترکیە؟ ئەها شیرین منی لەگەڵ نەسیم لە ناو هۆتێل دیوە. بەڵێ؟ ساڵی تازەت پیرۆز بێ ژیانی ئەمیری ئاشوفتە. پێم خۆش بوو بەژن و باڵات بگرمە زێر. بەڵام جارێ هەرەمە لە منی زاوای ئاشوفتە وەربگرە. هەتا دوایی ڕەنگە بتوانم قەرەبووی بکەمەوە. بەسپاس زاوایە کە زاوابوونەکەی هیچ کەس بێجگە لە تووتی بنەماڵەکە بە فەرمی نامەسی. ئەمەش خۆم لە خزمەتدا. کێ ئیزنی بە تۆ داوە کە بیت وێرە؟ من؟ بەڵام بابا. بەڵامی چی؟ من کچم گەورە نەکردووە کە لە ژێرباری گرفتەکان هەڵێ. گرفتێکت هەیە؟ ڕاوەستە قسەکەت بکە. گوێش ڕاگرە بۆ قسەی ئەمە. یا ئەو تۆ ڕازی دەکا یا تۆ دەسەلمێنی کە ئەم هەڵی کردووە. بە هەرحاڵ چارە نووست دەبێ ڕوون بێتەوە. هەر ئەمڕۆ هەر لێرە. وەسەلام خەتمی کەلام. شیرین دەمزانی کوڕی خۆمی شارزایە. 40 ساڵە پێکەوە دەژین، هەمیشە لە ناو خراپترین بارودۆختا کاری وای کردووە کە باسی مەکە. ئێوە هەر ئەو کەسانەی دوێنێشەوت؟ بەڵێ بەڵام تۆ ئەو کەسەی دوێنەشەوە نی. ئێستا بووی تا هەرە و ئاغا مەنسووری خۆم. قبوڵە. من و نەسیم لە ناو هۆتێل داوین ئەرێ، بەڵام نیمەش لەگەڵ ئێمە بوو. کەوایە بۆچی لە ئاسانسۆر بە بزۆ پێکەنینەوە هاتنە دەرەوە؟ هەم نیمە ئێمە شێت کردووە، هەمیشە ئاخری هەموومان ئامادە دەبێ. ئەها حتم دوایی کە من زەنگم لێدا بۆ خاتوو نەسیم، خان بابا بوو کەوتی نەسیم خانم لەکوێ دایوەرن میوەم بۆتان پاک کردووە. شیرین خانم پاکردنی میوە عیبێکی نییە. ئەو کاتە ئێمە لە ویلای مامە شوجاع بووین. مامە شوجاع کێیتر؟ ئێوە نایناسن. کێک من نایناسم ئێوە نەسیم خانم دەڕۆم بۆ ویلاکەی؟ شیری بمۆچی ئەوەندە گیرە دەی بە خوددا من لە دوی کارەکانی باوکت بووم. لە دوی کارەکانی باوکی من؟ نامەویست بڵێم کەوایە گوێ ڕاگرە. ئەو مەسئلەی هەنگەوانیەکە کە چارەسەر کرا هەمووی لەبەر زەحمەتەکانی من بوو. ئەمیر
بەسی کەیتر بۆچی ئەوە قسەی قۆڕەکەی تۆ هەر دەزانی کێ و پارەی بە باوکت داوە؟ بەڵێ کە دەزانم بەڕێز ڕۆستەمی. نا مامە شوجاع ئەوەندە پیاوێکی باشە هیچێکی لە ناو دڵان نییە. هەستا بڕۆ دەرێ بزانم. ئامیر ماندووت کرد میتر تاقەتی درۆکانی تۆم نەماوە. ها بیخوێنەوە بزانە چی نووسیوە. بیخوێنەوە ئەمە بخوێنە. ئەم خەتە ناشونەیە کە نووسیوتە هەر خۆت دەتوانێت بیخوێنی. بێڵە با بیخوێنم. چی نووسیوە؟ نووسیویەتی چەکی بێڕەقام بۆ خاوەنی ئەم چەکە مامە شوجاع لە باتی قەرزی هەنگەوانی ئەمەش بەروارەکەی. بیدە بزانم. بەڵام دڵنیام کە ئەم پارەیە بەڕێز ڕۆستەمی دۆستی باوکم بە قەرزداویەتی. تازە چەکەکەیشی لێ ساندووە بۆ مانگێکی تر. باوکیشم دەیەوێت لە بانک وام بگرێت تا قەرزەکەی بداتەوە. بەڵام خۆی مامە شوجاع وتی 20 ملیۆنی داوە بێەوە بۆ هەنگەوانیەکە. تۆ کەوتن مامە شوجاع پارەکەی داوە. بەجێگە سڵاوکردن تەسووتام. دیسان خۆتە شێت کرد؟ وڵامی مدەوە. تۆ وتن مامە شوجاع پارەکەی داوە. ئەمانە پارەکەیان لە کەسێکی تر وەرگرتووە. من کەی وتم مامە شوجاع پارەکەی داوە؟ تۆ بۆ خۆت وتت. ئەی بۆچی مامە شوجاع پارەکەی نەداوە؟ نەسیم تەلەفۆنی بۆ کرد سپاسی لێ بکات. ئەویش وتی سپاسی پێویست نییە چونکە هێشتا ئامادەم نەکردووە. نەسیمی وتی زۆر سپاسی تر نامانەوێت. ئەی بۆچی بە منتان نەوت؟ ئاخر لەم چەند ڕۆژە داوەندە حاڵەت خراپبوو وتمانیتر ئەمەت پێ ناڵێن. جگە لەمەش مەگەر تۆ نەتۆراوی ئیتر چ تەوفیرێکیایە؟ نا بابە ئاشتی ئاشتم. مەگەر کەسێ لە ماڵی خەزووری دەتۆرێ منداڵی؟ کەوایە پیرۆز بێ. نەکاتێ گەیشتون لە بانک خەڵاتت بردووەتەوە کە هاتوون بەلایتەوە. ئەوان هیچ ئاگایان لەم مەسئلە نەبووە. منیش هیچم نەوتووە بۆوان. ناوەی کە بیانەوە ئینسان گەلێکی پارەپەرست بنا. ناوتم ئەو تۆسقاڵ و گومانش کە لە ناخی دڵمەوە بوو کە لەبەر پارە منیان دەوێت لە ناوچوو. کەوایە بایەخیان پێداوی ها؟ هەرێ زۆر چاوت لێ نەبوو. هەموویان هاتوونە بە دەرگای بەرەوپیرین خان بابا. تو باخانم. ئێستا وازم قسانە بێنە کەی بڕیارە ساماندار بی. بەڕێزە سەردی پەیوەندی گێروتی سبێنێ دەبێ بڕۆمە بانک. سبەینێ؟ زۆر سەیرە چۆن پێتیان نەوتووە؟ خۆم تەلەفۆنم بۆت کرد. شەوێ بەر لە ڕۆژی نەورۆز بوو. وتیان لە تاران نیت منیش پەیغامم دانیا بۆ دۆستەکەت. ئەگەر دەمزانی پێتی ناڵێن خۆم دیسانەوە تەلەفۆنم بۆت دەکرد. حتم ژمارەکەتان بەهەڵە گرتووە. یا ڕەنگە تەلەفۆنەکان تێک چووە. چۆن ئەگەر لەگەڵ نیمەقسەتان کردای حتم بە منی وت. نازانم ڕەنگە. بەهەرحاڵ لێت پیرۆز بێت. ئێوە هەمیشە خەریکی کارگەلی خێرخوازی بوون. ڕەنگە ئەمە وەڵامی ئەم شانۆیانە بێ کە بۆ منداڵانی هەتێ و بەڕێوەت برد. نا بابا ئەم قسانە چییە؟ بەڕێزە سەدی ئێستا پارەکەم کەی پێدە؟ ئەمڕۆ زۆری پێ بچێ بەیانی. دەستان خۆش بێ. بیرت لێ کردووەتەوە چی لەم پارە بکەی؟ نازانم. دەی سەرەتا دەبێت لەگەڵ هاوسەرەکەم ڕاوێژ بکەم دوایی. باشترین بڕیارتدا. پێت دەڵێم دەزانی چێکی بە ڕقەمیانی چی؟ دڵێ ئاشنایە، دڵی پاکە، هیچێ لەناو دڵیدا نییە، تێن ناگات کە ئاخر ئەمیر لە یاسای چێک سەر دەناکات، بۆ جۆرە دەتوانە هەتا قرانی ئاخر لە پارەکانی لە بانک دەربهێنن. ئەی بابا مەگەر چەندێک لە ناو حەساوەکەیدایە؟ شیوە مەسەلەکە بە ئاسایی مەگرە، بەڕای من ئەم مەسەلە بە لۆنێ گوماناویە. بە بابەگیانت وتووە؟ ترسام ئەگەر بە باوکم بڵێم هەمی سەنگیر بدات بە ئەمیر تا ئەم کوڕە ئەقڵ و ئاوەز لە کەلەی دانی و شیرین ئەقڵە. بەڵام من دەڵێم بە باوکم بڵێن. دەزانی چییە؟ تۆ هەر بە کارتێکەری ئەرێنی و باشی ئەم مەسەلە کە ئەمیر لەبەر باوکم و هەنگەوانیەکەی خۆی لە ئاو ئاگرداوە بیرت کردووەتەوە. بەڕای تۆ ئەگەر بە باوکم بڵێم لەگەڵ ئەمیر بە شەڕ نایە؟ نا بۆچی شەڕی لەگەڵ بکات؟ تازە کۆڵێکی سپاسی لێ دەکا. پاش ماوەکەشی بۆ خۆت. سەلام کاک مەنسوور. سەلام.
مەگەر تۆ عەقڵت نییە مەگەر تۆ خوێندن نازانی ئەم کارانە چیە دەکەی کامەکە بۆچی چێکی سپی داوەتە دەستی خەڵکی ئەها ئەوە دەڵێن ئەوە گرنگ نییە ئاشنایە کێ بە تۆی وت بۆ هەنگەوانی بچیتە ژێرباری ئاوا کارێ کەسێ بە منی نەوت خۆم پێم خۆش بوو ئەی بۆچی هیچت نەوت دەیوتنی نییە خۆ بایەخی کارەکە لە ناوەچوو نەمدەویست کەوا بیر بکەنەوە لەم بارودۆخەدا ئێوە دەبەمە ژێر دەینی خۆم یا ئەوەی کە ناچارتان بکەم کە کچەکەتان بە زۆر بدەن بە من زۆرم پێ خۆش بوو کە لە ناخی دڵەوە ڕازی من کچەکەتان بدەن بە من بۆچی مەسەلەی هەنگەوانی ئەوەندە بۆ تۆ گرنگ بوو ئەمە دروستە کە من لە کەندووەکان نزیک نەبوومەوە بەڵام زۆر شت لە هەنگەکان فێر بوو هەموو ئەوانە کار دەکەن بۆ یەک ئامانج گرنگ نییە کە سەرباز بێت کاریگەر بێت مەلەکە بێت هەر ئەم یەک دڵبوونەیانە کە توانایی داوە پیان لەناو ماڵی ئێوەش هەرم هەست و حاڵە هەیە من وتم ئەگەر هەنگەوانیەکە ڕزگار بێ ئێوەش خۆشحاڵ دەبن دوای خۆشحاڵی ئێوە شیرین خۆشحاڵ دەبێت دوای خۆشحاڵی شیرین خانبابە خۆشحاڵ دەبێت هەر بەم جۆرە هەموو هەنگەکانی تر ببوورن هەموو کەسێک وا لە ماڵن هەمویان خۆشحاڵ دەبن و منش خۆشحاڵم لە خۆشحاڵی ئێوە زۆرش خۆشحاڵم کە لە خزمەتی ئێوەدا قسەکەتم بەدڵ بوو لەبیرم دەمێنێ بەڵام تۆ دەبێت مەسەلەی چێکەکە پێ و شوێن بگریت دەبێت چێکەکە لە کابرا وەرگریتەوە آخر من وا بیر دەکەمەوە کە ئابم جۆرە مامەشوجا قەڵس دەبێ بۆچی قەڵس بێ پارەکەی خۆیشتا نەداوە دەی دەبێت چێکەکە بداتەوەی تر دێ ئەرێ ئەیداتەوە بەڵام قەت بەم جۆرە نییە زۆر پیاوێکی ساماندارە ئێستا هاتین و بیەوەی کڵاو بخاتە سەرمان ئەویش بە دەگمان من کە زۆرتر لە 500 من لە حەساومان نییە ئەمیر حاڵت باشە ئەمیر بۆ بەخت بووم چی بوو شتێک ڕووی داوە چی ڕووی داوە ئەمیر ئەمیر من بخەڵاتی بانکم بردووەتەوە چی کابان بانکی خۆم بانکی خۆت دای حەساوەکەم پڕ دەبێت لە پارە بەڵام نەناول پیاوێکی زۆر چاکە ئەگەریش هەڵیگری پێم دەڵێ بەڵام لەبەر چی دەڵێ کوڕە تۆ دەبێ هەرێستا بڕۆی چێکەکەی لێوار بگریتەوە لەکوێ ماڵەکەی لەکوێیە ماڵی لە بازوور زۆر چاکە وەڕێکەوە دیگرە وەڕێکەوە دای ڕاوەستە بۆ کوێ دەڕۆی باکووری تر بە پیاسە بە هەڵاتنە ڕۆم و دێمەوە بە ئۆتۆمبیلەکەی من بڕۆ نانا من ئەمانەت قەت قبوڵ ناکەم قسەی قۆڕمەکە کاتێ شتێکت پێ دەڵێم بڵێ بە چاوت تۆ مشتێ من داڵی پیاوەتیت هەیە من پیاوەتیم نەبێ ئەو سویچە بگرم زانم دای ئەم قسەی ئێوە بۆ من زۆر بەبایەخە ئیتر قەت شەک بۆم گرنگ نییە ئێوە توانن وەکو باوکێک کە قەت نەمبووە سێوەری سەری من و شیرین بن ئێستا کاتی ئەم قسانە نییە بڕۆ خێراتر چێکەکە وەربگرە شتێک بە شیرین ناڵێنا دەمەوێت خۆم پێی بڵێم هەرچەند کە شیرینیان مەسئلە بۆ شیرینتر بە شیرینە زۆر باشە وەڕێکەوە درەنگ دەبێ بەبێ چێکەکە نەگەڕیتەوە ها ئەگەریش گرفتێک هاتە پێش تەلەفۆنم بۆ بکە من لە ناو دایرەی پۆلیس ڕامسەر ئاشنام هەیە نیگەران مەبن چەکەکە وەردەگرمەوە ڕاستی وت یا لە خۆڕایی وتی کە من پێم خۆش بێ سلام مامە شوجا منم ئەمیرم مامە شوجا کارت بە کێ کاکە مامە شوجا ئەمیرم دۆستی نیما و نەسیم خانم بە هەڵاتی کاکی من ئێمە لێرە مامە شوجامان نییە یعنی چی؟ مامە شوجا من خۆم چەند ڕۆژ پێش هاتم بۆ ئێرە پێکەوە قسەمان کرد و پێکەنین لە پەیوەندی لەگەڵ ئەومانەتی قسەمان کرد کاکە گیان ئێمە ویلامانە لە دوێنێ بەکرێ گرتووە پێشتریش نازانین کێ لێرە بووە یعنی ئێوە مامە شوجا نین؟
کاکێکیان گوتم کە بڕۆ مزاحم مەبە جارێکی تر لە دەرکە بدەی پۆلیست بۆ بانگەکەم ئەمڕۆ پارەکەیان ڕژاندوێتە ناو حەساو سبەینێ حەتم لە ناو حەساوەکەی بخۆ ئێستا لەکوێیە چۆ زانم لە ماڵی دەستگیرانەکەی دوێنێ شەوی زۆر درەنگ هاتوێتەوە بۆما چ باشتر من کامشە تا بەیانی خەم لێ ناکەوێ سبەینی بەیانی زوو لەبەر بانگدام تۆش کە دێی نا بابا من بێم بۆ کوێ بەڕێز ئەسەدی من دەناسێ باشترەکە من نێم پارەکەم کە وەرگرت پێت دەڵێم خوات لەگەڵ خودات لەگەڵ سلام مامە شجاع منم لە پەیوەندی لەگەڵ ئەومانەتی قسەمان کرد کاکە هەموو لامانە لە دوێنێ بەکرێ گرتووە هیچ تریش نازانم چی لێرە فەرموو نەتگەزێ مارەکە نەتگەزێ ئەم مارە کەسێکی کەسێکە بێوێ فێڵم لەگەڵکە بەڕێ شجاع نەتگەزێ شجاع کێ بڕون بە